یانەی هەندرێن سنوورێکی بۆ بردنەوەکانی سیروانی نوێ دانا و لە شاری سلێمانیش 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. لەم یانە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمی قۆناغی کۆتایی خولی نابی کوردستان یانەی سیروانی نوێ لە یاریگای ئاشتی میوانداری هەندرێنی کرد. سەرەڕای ئەوەی هەردوویانە نەیانتوانی ئاسێکی بەهێز لە گێم یەکەم پیشان بدەن، بەڵام یانەی خاوەن یاریگا باشتر بینران و دوای چەند هێرشێک بۆ سەر گۆڵی میوانەکەی لە خولەکی سی نەریمان خدر گۆڵ پارێزی هەندرێن بە هەڵە گۆڵ یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. گێمی دووەم تەواو پێچەوانە بوو، کاتێک یانەی هەندرێن بە تەواوی دەستی بەسەر یاریەکەدا گرتە بوو. زۆرترین هێرشی بۆ سەر گۆڵی سیروانی نوێش ئەنجامدا و لاکامدا 2 گۆڵیان لە خولەکەکانی 7 و 87دا لە ڕێگەی ماجد ڕاشید و حسێن ئیبراهیمەوە تۆمار کرد. یانەی سیروانی نوێ نەیتوانی هیچ شتێک بکات لەم گێمەدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە کۆتاییشدا دوای 4 خولەک کاتی زیاد کراو، ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بە 3 خاڵ و 2 گۆڵەوە هەندرێن شاری سلێمانی بەرەو هەولێر بەجێهێشت. من توقعم کرد ئەو ڕێنمانەی کە یامان لە شەوتی دووەمە باشتر بین، بەس بەڕاستی ئاسێکی زۆر خراپمان پێشکەش کرد. سەبەبەکەشی ئەبێ من بگەڕم بە شوێنە چکەلەوانەیە لە 100% ڕاستە برنەوە بۆ یاریزانە، بەس ئەگەر شکستی هێنال مدەریب تەحملی نەتیجەکە ئەکەم، تەحملی ئەو نەتیجەیەکەم هەڵبەتە خەلەلێک هەبووە بێ بە شوێن ئەو خەلەلا بگەڕێم و چارەسەریکەم. بەس بیریشمانە چی ئەم تیپە ئێمە لە بیدایەت دەوریەوە تا ئەم پێش ئەم یاریش بە ڕیتمێکی زۆر باش ڕۆشتووە. ئەم تۆپتۆپێنی جوایە لەپڕ چۆنەڵی شکست بەسەر تیپێکایە کە لە یاریەکە ئاسی خراپە بێ. هیوادارین ئەم یاریەکە وەکو دۆڕانومانە دەرسێک بێ بۆ یاریەکانی داهاتوو ئەو خەلەلانی کە هەمان بووە چارەسەریکەین و لە کۆتاییشان پێتەڵێم نەتیجەکە من لە 100% تەحمولیەکەم لە بەرەوەی خۆتان نەزانن کە تۆ شەوتی یەکەم باش یاریکەی تو شەوتی دووەم خراپی ئەوە ڕاهێنە تەحمولیەکەمە تەحمولیەکەم. بەڕاستی ئەوڕۆ یاریشی زەحمەت بەنم لەگەڵ یانی سیروانی نوێ بەخۆتان نەزانن ئەو 6 تیپە لەو برێم گروپی بڕاستە 6 تیپ شانی وێ بکتێ برێم پاڵەوانی خولی کوردستان. یاریەکان ڕۆژ بە ڕۆژ زەحمەترە یاری لەوە یاری. بەرحاڵ ئەوڕۆمان لە جێمی یەکەم خراپ یاریمان کرد، بازەکەماندا لە جێمی دووەم تیپەکەمان باشتر یاری کرد، توانیمان سەرکەوتن برێم بەدەست بێنین بەسەر سیروانی نوێ. دوای دۆڕاندنەکان یانەی سیروانی نوێ دابەزیە پلەی چوارەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 3 خاڵ و هەندرێنیش 4 خاڵی کۆ کردوتەوە و لە پلەی دووەمدا خۆی دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.